جا وزە دەواازە سنووریەکان و بابەتی با بڵین دیوانی چاودێری دارایی عێراق هەموو بابەتانە بابەتی گفتوگۆن بۆ ئەوەی گفتوگۆ لەسەر بکرێن مەبدەئیەن ڕێکەوتون لەسەر ئەوەی کە ئەوەن مەسئول بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان پێشوازی لێکە خۆ دەزانین لە فڕۆکەخانەی شار لەلایەن سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستانەوە پێشوازی لێکرا. جارێکی دیکە هەردوو سەرۆکوەزیران یەکە بینەوە کۆبوونەوەی هەردوو لا کۆبوونەوەیکی گرنگە بێ